یەک جیا کردەوە. ئەوەنە کێشە و مشکلم خستە ناو دڵیانەوە، ئەمەنە دڵە ڕاوکیم خستە ناو دڵیانەوە، خراپەم خستە ناو دڵیانەوە، ژن و پیاوەکەم لە یەک جیا کردەوە. کەسانی کە نێوان ژن و پیاو تێکەدەن، کێشە بۆ ژن و پیاو دروست دەکەن لە خۆڕایی، هیچ پەیوەندییەکیان بەوانەوە نییە، نە پرسی پێکراوە دێت تەداخولی ئیشی خەڵکەکە، نە پێی وتراوە، نە مشاورە و ڕاوێژی پێکراوە. بەو کەسانە دەڵێم بەپێی قورئانی پیرۆز و بەپێی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەسانە تەبیعەتی شەیطانیان هەیە. ئەوە شەیطانی ئینسی پێڵێن، شەیاطین الئینس والجن. خوا گەورە دەفەرمێ الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس ئەو کەسانەی کە وەسوەسە و کێشە و مشکیلە و دڵە ڕاوچێ دروست ئەکەن بۆ خەڵکی، من الجنة والناس، لە جنۆکەکان و لە ئادەمی زادەکان. پەنا بگرە بە خوای گەورە لەو ئینسانانە. خوای گەورە چی باس کرد؟ کەواتە هەندێک ئینسانەیە تەبیعەتی شەیطانی هەیە، ئیش و کاری ئەوەیە دڵی خەڵکی پڕکە لە گومان و کێشە و مشکیلە و دڵە ڕاوچێ. ئەمە شەیطانی مرۆڤایەتیە، ئەمانە تەبیعەتی شەیطانیان هەیە. چونکە ئاژاوەگێڕی فەسادی لە نێوان خەڵکیدا صیفەتی کێیە؟ صیفەتی شەیطانە، صیفەتی جوولەکەکانە. وەیەسعەونە فی الئەڕض فەسادا. خوای گەورە دەفەرمێ ئەوان لەسەر زەویا فەسادی بڵاوەکەنەوە. توش صیفەتی شەیطان و جوولەکەت تایە، و صیفەتی منافقەکانت تایە. ئەلا ئینەهم هم المفسدون، ئەوانە فاسدن. صیفەتی ئینسانی متەقی ئاژاوەگێڕی و ئەو کێشە و مشکیلە نێ دروستی کات. هەر کەسێ ئاژاو و کێشە دروست کات صیفەتی شەیطانی تایە. یوسوس فی صدور الناس، دڵی من پڕ ئەکا لە کێشە، گومان بەرامبەر بە خێزانم، خێزانم بەرامبەر بە من. ئیش و کاری ئەوەیە ژنەکان کێشەیان بۆ دروست بێت لەگەڵ پیاوەکانە، پیاوەکان لەگەڵ ژنەکانە. ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی ئەو خائینانە چی دەفەرمێ؟ ئەو فاسدانە دەفەرمێ لە حەدیسی صەحیحدا، شەیطان ئیبلیس تەختی خۆی، عەرشی خۆی لەسەر ئاو دانێ، کە ئێستا دەڵێ لە موسەلەسی بەرمۆدەیە، وا گومانەکرێ کە ئەوێ بێت، چکە لەسەر ئاوە تەختەکەی. دەفەرمێ ئەمجا سریەکانی خۆی، جەماعەتی خۆی بڵاوەکاتەوە. ڕۆژانە و شەوانە ئیبلیس ئیش و کاری ئەوەیە خەڵکی دەنێرە بۆ ئەم شوێن و ئەو شوێن ئەو شوێن. بۆچی؟ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم نزیکترین کەس لە ئیبلیسەوە کێیە؟ خۆشەویستترین کەس لە ئیبلیسەوە ئەوەیە کە زیاتر فیتنە و ئاژاو دروستکە، هەتا زیاتر خەڵکی تووشی گوناحکە، زیاتر خراپەکاری بڵاو کاتەوە، ئەو کەسە لە ئیبلیس زۆر زۆر نزیکە و ڕوتبەی بەرزترە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم یەکێک دێ بۆ لای ئەڵێ وازم لە فڵان کەس نەهێنا، بە ئیبلیس ئەڵێ وازم لێی نەهێنا هەتا پیاوێکم پێکوشت، نەفەرێکم پێکوشت. ئەڵێ تۆ هیچ نەکرد. سبحان الله، نەفەری کوشتووە، قەتڵی کردووە. ئەڵێ تۆ هیچ نەکرد. یەکێتر دێ دەڵێت وازم لێ نەهێنا هەتا زینام پێکرد. ئەڵێ تۆش هیچ نەکردەوە، لەوانێت تۆبە بکەن. ئەوەی قاتیلەکە تۆبە ئەکا، ئەمەکەش بە هەمان شێوە لەوانێت تۆبە بکات. یەکێتر دەڵێ دێ بۆ لای ئەڵێ وازم لێ نەهێنا هەتا لە ژنەکەی جیام کردەوە، ژن و پیاوم لە یەک جیا کردەوە. ئەوەنە کێشە و مشکلم خستە ناو دڵیانەوە، ئەمەنە دڵە ڕاوکیم خستە ناو دڵیانەوە، خراپەم خستە ناو دڵیانەوە، ژن و پیاوەکەم لە یەک جیا کردەوە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئیبلیس لە خۆی نزیکی دەکاتەوە، باوەشی پێ ئەکا، ئەڵێ ئەنتە ئەنتە، ئەڵێ بەس تۆ ئیشت کرد، تۆش هەمان شتی. ئیبلیس خۆشەویستی تۆیە، تۆش خۆشەویستی ئیبلیسی. ئەو کەسەی کە ژن و پیاوێکی لە یەک جیا کردەوە کە عیبیان تیا نەبوو، ڕێک و پێک بوون، ئەوە زۆر لە شەیطان نزیکە و شەیطان باوەشی پێ ئاکات. تۆش ئومێدم وایە ئەگەر تۆبە نەکەی ئینشاڵڵا لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئیبلیسە حەشر کری، کە ژن و پیاو لە خۆڕایی بەبێ عزر بەبێ کێشە لێکیان جاکەیتەوە، بەس تەنها بۆی خیانەت و دڵداری و خۆشەویستیەوە. کەواتە ئاگاداری خۆمان بین، ئیبلیس ئیشوکاری ئەوەیە و ئیشوکاری موسڵمان و ئیماندار نییە. کەسێک کێشەی هەبوو بڕۆ ناو کێشەکەی و یەکسەر مەڵێ تەلاقیدا، یەکسەر مەڵێ تەلاقی لێوەرگرە. ئەوە گرنگە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لەبین دوو کەسا حکمتان کرد، گوێ لە هەردوو لا بگرن،
جارێک گوێرە ژنەکەش و پیاوەکەش بگرێ بزانێ کێشەکە چییە. جارێ ژنەکە شتێک ئەڵێ ڕووی لەوێ ئەوەی ڕووی لەوێ هیچی پەیوەندی بەیەکەوە نییە. حکم لەبەی دوو کەسامەکە هەتا گوێ لە هەردوو لا نەگری. ئەگەر گوێ لە لایە بگری تووشی زڵم و بوختیانە بیت.